سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین سەردێڕەکان دەست پێ دەکەم. دۆلار زیاتر بەرز بووە و گەیشتە بەرزترین ئاستی بەرامبەر دیناری عێراقی. 400 ملیارەکە دەگاتە هەرێم و بڕیاری لەبارەوە دراوە. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمان ڕای دەگەێنێت حکوومەت بۆ دابەشکردنی موچە هیچ پێویستیەکی بە بەغدا نیە. پەرلەمانتارێکی کورد لە بەغدا هۆکاری بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت 3 ڕۆژە بانکی ناوەندی هیچ بڕە دۆلارێکی نەفرۆشتووە. ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێم بەهای 100 دۆلاری ئەمریکی گەیشتە 155,000 دینار و ئەمەش بە بەرزترین نرخ لە مێژووی چاپی تازەی دیناری عێراقیدا هەژمار دەکرێت. لەوبارەیەوە سوران عومەر پەرلەمانتاری کورد لە بەغدا ئاشکرای کردووە بانکی ناوەندی بەهۆی پشوەکان ڕۆژانی 23 24 25 ئەم مانگا هیچ بڕە دۆلارێکی نەفرۆشتووە بۆیە نرخی دۆلار زیاتر بەرز بۆتەوە. بەوتەی ئەو پەرلەمانتارە لە سبەینەوە بڕی 348 ملیۆن دۆلار دەفرۆشێ کە 220 ملیۆن دۆلاری بۆ ناوخۆیە و 128 ملیۆن دۆلاریشی بۆ حەواڵە و دەرەوەی وڵاتە. ئەمەش کەمترین خستنە بازاری دۆلارە بەراورد بە هەفتەکانی پێشووی ئەم مانگا. نیوەڕۆی ئەمڕۆ بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی گەیشتە بەرزترین ئاست بەڵام پێشبینی دابەزین و سەقامگیری بازار دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا. شارەزانی ئابووریش بەشێکی تری بەرزبوونەوەی بەهای دۆلار دەگەڕێنەوە بۆ بردنە دەرەوەی دۆلار لە عێراقەوە بۆ وڵاتانی دەرەوە. سەرۆکی نوێنەرەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا ڕەتی دەکاتەوە هیچ ڕێگریەک بۆ ناردنی 400 ملیار دینارەکەی هەرێم لە بەغداوە هەبێت. فارس عیسا سەرۆکی نوێنەرەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا ڕایگەیاند حکوومەت بڕیاری ناردنی ئەو پارەی داوە. بڕیارەکەش دەرچووە و هیچ ڕێگریەک نییە بۆ ناردنی 400 ملیار دینارەکەی هەرێمی کوردستان. هەر کاتێک ڕێکارە ئیداریەکان بۆ ناردنی لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە تەواو بێت پارەکە ڕەوانە دەکرێت. دوای ئەوەی حکوومەتی عێراق بڕیاریدا بڕی 400 ملیار دینار وەک موچەی مانگەکانی 11 و 12 فەرمانبەرانی هەرێم ڕەوانە بکات. ڕێکارەکانی ناردنی پارەکە دواکەوتوو باس لەوەش دەکرا وەزیری دارایی ڕێکارەکان ناگرێتە بەر ڕێگرە لە بەردەم ناردنی ئەو پارەیە. ئەوەش دوای ناڕزایەتی چەندین پەرلەمانتاری عێراق کە ناردنی ئەو پارەیەیان بۆ هەرێم بە نایاسایی وەسف کرد. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت لە هەرێمی کوردستان گروپێکی 4 بۆ 5 کەسی نەبێت هیچ کەس نازانێت گرێبەستەکانی نەوت چۆن دەکرێت. عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی ماوە بۆ درێژکراوەی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوەییدا ڕایگەیاند ساڵی 2022 ئەگەر داهاتی خاڵە گومرگیەکان لە ساڵی 2021 زیاتر نەبوو بێت کەمتر نەبووە. داهاتی نەوتیش تەنها ئەم 3 مانگەی کۆتایی ساڵ نەبێت مانگەکانی دیکە بۆ هەر بەرمیلێک نەوت بە 100 دۆلار فرۆشراوە. وتیشی لە هەرێمی کوردستان گروپێکی 4 بۆ 5 کەسی نەبێت هیچ کەس نازانێت گرێبەستەکانی نەوت چۆن کراون. ئەمەژی بۆش کرد داهاتە نانەوتیەکانی هەرێم لە باج و ڕسومات و گومرگ و هاوکاری هاوپەیمانان کۆ دەکرێتەوە. تەنها داهاتی مانگی 12 ڕسومات 200 ملیار دینار بووە. هاوکاری هاوپەیمانان 26 ملیار و داهاتی باج 60 ملیار بووە. هەروەها داهات لە گومرگەوە 140 ملیار دینار بووە. بەڵام هۆکاری دواکەوتن و نەدانی موچە دیار نییە و حکوومەت بە پاساوی نەگەشتنی پارەی بەغدا موچە دابەش ناکات. لە کاتێکدا بەبێ پارەکەی بەغدا دەتوانرێت موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێت و هێشتا پارەش دەمێنێتەوە بۆ پرۆژە و خزمەتگوزاریەکان. ڕێوشکەری سەربازی سەرۆکی هەرێمی کوردستان هۆشداری دەدات لە دۆخی ناوچە کێشە لە سەرەکان و ڕای دەگەێنێت ئەگەر هەرچی زووە دۆخەکە کۆنتڕۆڵ نەکرێت زۆر لەوەی هەیە خراپتر دەبێت. بابەکر زێباری ڕێوشکاری سەربازی سەرۆکی هەرێمی کوردستان ئاشکرای کرد هۆکاری زۆربوونی جموجۆڵی داعش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بۆشایی ئەمنی هەیە و داعش توانیوێتی خۆی ڕێک بخاتەوە جارێکی دیکە. هۆشداری دەدات و ڕای دەگەێنێت گرنگە هێزی هەوبەشی پێشمەرگە و سوپای عێراق هەرچی زووە لە هەموو ناوچەکان بڵاویان پێ بکرێت و ئەو دوو لیوایی کە دروست بوون بە زووی لەو ناوچانە بڵاویان پێ بکرێت. نەک چاوەڕێ بکرێت تا بودجە پەسەند دەکرێت. ئەگەرنا دۆخەکە لەوەی ئێستا خراپتر دەبێت.
باوتەی زێباری هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی ئەو ناوچانە ئاسایی بکرێنەوە، هەروەها لە ماوەی ڕابردووش کۆبوونەوە بۆ ئەو مەبەستە ئەنجام درراوە و هاوپەیمانانیش هاوکارن و بەردەوام لەسەر خەتن بۆ ئەوەی کێشەی ئەمنی ناوچە کوردستانیەکان چارەسەر بکرێن، چونکە دۆخی ئەو ناوچانە زۆر خراپە.